سليمانية لا والله وليريا خەڵکی وڵاتی سویدم ناوی نفوس مەدانی ماشەڵڵا یارم جوانە شێوەی دەچێ لە هانی ئەوەی ئەمیری نەوێ دەشێنم سی و شەشدانی لە خاڵا میران جوانە پشتێن و جەمەدانی لە خاڵا میران جوانە پشتێن و جەمەدانی قوربانت بم کرێکار ئەوڕۆ هاتمە سەردانی بۆ ئی بۆ عەرابە دەیڵێم وەکو مەردانی کەیفی دیاری هێناوە مامە زانیار شایەنی هی ماڵی بارزانیە وەرم گدڕێ پێدانی ئەو جەمەدانیە سوورە زانیار بیخە سەرشانی هەزار جار لێت پیرۆزە زانیار گیان جەمەدانی هەزار جار لێت پیرۆزە زانیار گیان جەمەدانی زانیار گیان جەمەدانی ئەس خەڵکێ بۆرزۆنم بۆرزۆن ئەس خەڵکێ سەرێ ڕەشم سەرێ ڕەش چاوپیمەی کەیفی ژڕۆری قوربانێ بە ماڵێ بابۆ ئەم جەمەدانیە سوورە بۆ ئاکە براکە پیرۆزە پیرۆزە 100,000 پیرۆزە قابلتە بەخوای بەخوای قابلتە برام چاومانە زراری ئەو قعدێ هەموو سپرایز بووە دەبدەبە و جەمەدانی و کێک و تا دوێنێکە هەبوون بووم ئەمڕۆ کە دەربەدەرم گشتیان مەسلەحتی دەرچوون چی دۆست و برادەرم هەر هەمووی برادەر بوو ڕەنجم چوو بە هەدەرم هەرچێ یەکم خۆشویست بێ لە حەدڕادە بەدەرم برادەر منی فڕۆش دەبێت چی بێ قەدەرم هەمووی دڵسافی خۆمە فەقیر و قەلەندەرم کەس نەبوو دەستم بگرێ ببێتە ڕیشاندەرم هەر کرێک کار چاوڕەشە هەم دۆست و برادەرم هەم دۆست و برادەرم ئیتر بەچی بنازین کۆتاییمان ژێرگڵە خودایە بمبەرەوە بێزارم لەم جەنگەڵە بۆ هەر کوێ سەر هەڵدەگرم خەمێکم هەر لەگەڵە بێزارم لە تۆ و لە خۆم ئەلەم خاکە و لەم گەلە هەزار خۆزگەم بەو کوردەی کە سەرۆژی مێرگڵە ئەڵمانیام زۆر پێخۆشە بینیومە لە گۆگڵە میمانە زادە و فەرح نە کۆڵان نە جۆگەلە خەریکە دەم خلچێنێ کەیفی ئەبە هونێرگەلە یادی دکتۆر هونەرە کاکزم ناکۆم لەگەڵە دەرێ لە تازەی دانیشتینە لە دووریت سەرگەردانم گیانەکەم بە بێتۆچم لە دووریت سەرگەردانم گیانەکەم بە بێتۆچم وەرە و ماچێکم بکە بۆ تۆم ڕاخستوالتم بەس بڵێ وەرە ژوانم ئەم بەشەوە بۆی دەچم بەس بڵێ وەرە ژوانم ئەبەم شەوە بۆی دەچم شەوێ هەتا بەیانی لە گەردەنت ڕادەچم مامە بیلال هاتووە بە هیچ کەسێ هەڵناچم بەبێ میران چوومەشێ بشتێنە هەردوو قاسم بۆ کارزان چاوڕەشی ئیتر لەسەری ناچم مامە ئەمیر گوێ بگرا من کەمێک بە تۆ دەچم مامە میران گوێ بگرا من کەمێک بە تۆ دەچم ئەتۆ عەشقە سەیارەی منیش هەر عەشقا کچم بەس کەس پێم ڕازی نابێت چونکە زەعیف و چورچم بەس کەس پێم ڕازی نابێت چونکە زەعیف و چورچم ئەمیر ستایلم جوانە خۆزگەهی تۆ باپرسم بە جۆرێکەت مەداوت گیرۆ دەتبوومە بێری پێی دەڵێم خۆشم دەوێی لە ئاس ئەو دڵم شوێری
شێت و دێوانەی کردم شازادەکەی سوێری خۆ من عاشقت نەدەبووم ئاخ برادەری خوێڕی خۆ من عاشقت نەدەبووم ئاخ برادەری خوێڕی حەزم لە مەوعیدێکە وەرە ئی بۆ نەوێری حەزم لە مەوعیدێکە عیسا وەرە نەوێری شەوانە لای ماڵیانم لای مەفرەقی گوێڕی لەگەڵ ئی بۆ خۆشناوم دەزانم بەچکە شێری هەرچێ ڕقی لە تۆ بێ نەفرەت لە خێر و بێری لەگەڵ دکتۆر هونەر دەزانم تۆ چاوتێری لەگەڵ دکتۆر هونەر دەزانم تۆ چاوتێری زمنا کۆ هاتووە چونکە بە دژمن فێری کچێ تیکتۆکت تێکدا ئەبە و جوانیە و قۆزیەت حاکمی ئەم شارە بام دەمگرتی گرانە قەزیەت تیکتۆکت داگیر کردووە کافر گەنج دەدەی ئەزیەت دەڵێم جا فۆلۆ دەکەم دەڵێ ئێمە چێشە عەزیەت تیکتۆکت هەژاندووە ئەبەم جوانیە و شازیەت تیکتۆکت هەژاندووە ئەبەم جوانیە و شازیەت بۆ مامە ڕزگاری سەرسامم بەو بەرزیەت بۆ مامە ڕزگاری سەرسامم بەو بەرزیەت میران پیاو دەترسێ ئەبەو قۆڵە ڕازیەت میران یاخوا نەمرێ کەس دانانێت تازیەت چوومە کۆکان بژی بلا چاومانی بۆ کوی تێکە قوربانت بە بکرێکان هەر بەخۆر چاومانی مامە ڕزگار لێرە تا باتێ شوان چبری ئەوە کارۆ خاڵۆ چاوانی کارزا چاوڕەش قوربانت بفەرمی ئەو کامێرێکە حمەی دەرکاوەی حمەی کاوەی حمەی شێخ حمەی شەید کاوەی چاومانی ڕەسەتی ناقاوەی وەرە قوربان بمڕەمەوە کرە و کامێرێکە تخوامەندا سێ جارە چوومە داوای باوکی دەڵێ نادەمێ کچەکەتم خۆش دەبێ ئیمانت هەبێ کەمێ ئەم جارەش دەچمە داوای یارم دەڵێ جارێمێ کەم بەرۆکی گرتوومە سوتاوم لە دووی شەمێ نان و ئاوم نەماوە من سەرخۆشم سێزەمێ ئەم جارەش دەچمە داوای یان جومعە یان پێنجشەمێ تا ئەو کچەم نەداتێ هەردەم هاوڕێما خەمێ میوانی میرانم لە ئاستت دەکەم شەرمێ میران ئیتر سەرمایە شەوان لە ماڵێ دەرمێ لە خزمەت کرێ کارم لە یادمی هەموو دەمێ وانیا با بڵێن وابێت دانی بە قوربانت بێت وانیا با بڵێن وابێت کرێ کار قوربانت بێت لە ڕێی مەکتەب وەستا بووم وتم بەڵکو یارم بێت چارەژێ بۆت گای دەستم حاڵم تێک چووە وەکوشێت بۆ بینینی ئەو یارم چونکە زۆرم خۆش دەوێت ئی بۆ دڵم تەقی کەی ئەو کێکەیە دەشێت ئی بۆ دڵم تەقی کەی ئەو کێکەیە دەشێت لەگەڵ ما میرانم دانی بە قوربانت بێت میلادی مام عەلی دانی بە قوربانت بێت دادی میرانی دانی بە قوربانت بێت بەیادی میرانی دانی بە قوربانت بێت بەیادی عیسایە دانی بە قوربانت بێت شەڕە ڕاوە ساڵیادی میرانە هەک ڕەبی لێت پیرۆز بێت ساڵیادی ئەمیرە هەک ڕەبی لێت پیرۆز بێت کاکەش یا شوڕتە هات
کاکە گیان سوورتە هات بەخوای کەس ئازاد نابێت کاکە گیان سوورتە هات بەخوای کەس ئازاد نابێت ئەو ڕزگارەی دەبەن دانی بە قوربانت بێت ئەو ڕزگارەی دەبەن دانی بە قوربانت بێت بۆ کارزان چاوڕەشی بۆ کارزان چاوڕەشی چونکە زۆرم خۆش دەوێت ئەی بۆرە لە شێیە ئەی بۆرە لە شێیە با ئەو بەندەی لەگەڵ بێت لەگەڵ ئیسا قەسابم پیاوی مەرد ئەهوا دەبێت ئەوەش کەیفی زراری مەرگم پێشمەرگت کەوێت لەگەڵ کەیفی زراری مەرگت پێشمەرگت کەوێت بۆ کار و عارەبی با ناوی وشی تیابێت کاکە لێرە شەڕە ئەو کامیرە لەگەڵ بێت کاکە لێرە شەڕە کامیرە بەردەوام بێت زانیان عەشری پێ بکە ڕەبی بە قوربانە دەبێت لە خزمەت بۆ حەمە شەیدایە بۆ حەمە شەیدایە بۆ حەمە شەیدایە ئەلەو قوش بنەیداوێت بۆ حەمە شەیدایە تەقلیدی باقی دەبێت لەگەڵ حەمە شەیدا دانی بە قوربانە دەبێت دوو قۆڵی بۆ دەڵێن چاوینە حەزان شوێر بێت چاوینە حەزان شوێر بێت زانیار تەواویکە دانی بە قوربانت ببێت ئەتوو